سڵتان لێ ببینەرانی 1964 من توانان نەقیم لە ئەڵلقەیەکی زۆر تایبەتی سعاتی سفر کە باس لە هێزە تایبەتەکان دەکەین لە جیهاندا ئەو هێزە تایبەتانەی کە بۆ مهمەی زۆر تایبەت لەلایەن وڵاتە زلهێزەکان وڵاتانی ترەوە بەکار دەهێنرێن لە شەڕەکاندا. ئەم هێزانە چین کێنە و کەسانەی کە دەچنە ئەم هێزانەوە تەنانەت ڕاهێنانەکانیان چییە، ئەو مواسەفاتانەی کە دەبێت لە سەربازێکی هێزی تایبەتە هەبێت دەبێت چی بێت لە ڕووی دەرونیەوە چۆن ئامادە دەکرێت ئەو ڕوودا و گەلانەی و ئەو شەڕانەی کە لەسەر دەستی هێزە تایبەتەکان لە وڵاتە جیاوازەکان یەکلایی کراوەتەوە چی بوون و چی گوزەراوە. حتمما باسی هێزی تایبەتی عێراقیش دەکەین لەم پرۆگرامەدا کە کورد مێژوویەکی ڕەشی هەیە بە دەستیانەوە، هێزی تایبەتی بەعسی لە ناوچوو و زۆر هێزی تایبەتی تری وڵاتەکان باز دەکەین لەگەڵ عقید سەلام مەسعەد ڕاوێژکاری 1964 بۆ کاروباری سەربازی. جەنابی عقید دووبارە بەخێر بێیتەوە. سپاس دەکەم، خۆشتان بەخێر بێنەوە. هەر بژیت. باسی هێزی تایبەتەکەین. هێزی تایبەت چییە؟ کێن ئەم کەسانە و جیاوازیان چییە لەگەڵ سوپای تەقلیدی؟ هێزی تایبەت هەموو وڵاتی ئەبێ ئەو هێزەی هەبێ، تایبەتی لە دوای جەنگی جیهانی دووەمە. ئەگەر بگەڕێنەوە هەر با بڵین هێزی تایبەت لە چۆ دروستکرا، هێزی تایبەت یەکەم جار لە ئەڵمانیاوە بوو پێش جەنگی جیهانی دووەم. براندنبرگ ئەوان کە دایان مەزران، دوای ئەوان بەریتانیەکان بوو کە دایان مەزران لە ساڵی 1940 ئیتر وڵاتان دەستیان کرد بە هێزی تایبەت. هێزی تایبەت پێک هاتووە لە هێزێک کە جوولانەوەی زۆر سەریە بێتن، چونکە لەگەڵ کاتە ئامان مەشقەکە سیباقەکەن. دوای ئەوە تەنفیزی جێبەجێکردنی ئەو مهمەیە کە ئەیدەیتێ، ئایا لە سنووری وڵاتی خۆی بێ یان لە دەرەوەی سنوور بێت، چونکە تەنها هێزی تایبەت بۆی هەیە جێبەجێی مهمە بکە لە دەرەوەی سنووریشە، شەرت نییە ئللا لە سنووری وڵاتی خۆیان بێتن. تەمان تەکتیک و تەکتیکی شەڕ و ئەو جۆرە شتانە هێزی تایبەت جیاوازە لەگەڵ هێزەکانی ترە، هێزی پیادەوەوانەیە. زۆر باش. بۆچی ئەم هێزانە هەن؟ ینی ڕۆڵی استراتیژی هێزی تایبەت چییە؟ هێزی تایبەت خۆی سیاسیە، ئیکۆنۆمیە، بڵین بۆ تەخریب بۆ تەقینەوە، بۆ ئەوەی مەسەڵەن بڵین ڕەهائێن دەرکەی بیهێنی لە شوێنێ کەسێک گیرا بێتن، هێزی ئازادکردنی ئەو کەسانە بێتن. تۆ هێزی تایبەت مەشقێکی باشی بینیوە، زۆر سەخت ئەتوانێ ئەو مهمەیە جێبەجێ بکە ئەو کارە. ئەمە لە هێزی تایبەتەکرێ ئیشەکانیان سەرەکی ئەمەیە. زۆر باشە. زۆر جاریانی ئەومان بیستووە شەڕی کوچە و کۆڵانەکان، شەڕی دارستان، شەڕی مەسەلەن شاخ و ناو بەفر بەم هێزانە دەست پێ بدرێت. ینی بۆ ئەوە ئەو شوێنە سەختانە کە شەڕتیادا ینی چەقی ئەبێتە چەقی شەڕ، ئەم هێزانە هەڵەبژێردرێت بۆ شەڕانە. تۆ ئەگەر سەیری هەر سوپایە بکەی یەکێ بڕوا بۆ مەشق، بڵێن کاتێکە چوو تەژنی جلی لێبەر کرد، ئەو پەڕیبا لە مەشقا مانگێکی پێشچێتن، فێرە چەکێکن ئەم چەکە چۆن پاکەکرێتەوە، چۆن نەکرێتەوە، چۆن تەقەی پێەکەی، دەفیشەگی پێتەقێنن. بەڵام هێزی تایبەت جیاوازە، ئەوان لە مانگێکان نابن، حرەکەمەکەی لە وڵاتانە لە 9 مانگەوە دەست پێکە تاکو 3 ساڵ. ئەگەر لە ماوەی ئەو 3 ساڵە فێری هەموو جۆرە شەڕێکن، ئەبێ بگونجێ لەگەڵ هەموو شوێنێکە، لە ناو خانووا بێ، لە ناو شارا بێ، لە شەقامە، لە بەفرە، لە شاخە، لە بیابانە، لە ناو دەریا، لە ناو مستەنقعات بڵین قوڕاو بێتن شوێنێک. ئەو مەشقانەیان بینیوە، لەبەرەوە ئەگونجێن دەست بەجێکە ئەچێتە شوێنێکەوە، ئەزانێ ئەو مەشقەی کردویەتی چۆنە و لەگەڵ ئەو شتەیە ئەگونجێ و ئەتوانێت شەڕەکەی حتا سەرکەوتن دێنێتن. ینی شەرت نییە هێزی تایبەت لە هەموو شەڕێکا سەرکەوتوو بێ، بەڵام لە سەتانەوە تا کەسپێردرا بە و سەرکەوتووە سەرکەوتووە. زۆر باش. کاک سەلام، چەکی دەستیان چییە؟ ینی هیچ چەکێکی تایبەت هەیە بە هێزی تایبەت؟ چەکی دەستیان یەک ئەبێ سووک بێتن، دوو ئەبێ چەکێکی باش بێتن، ینی لە ڕووی وەزنەوە سووک بێ، سووک بێ، چەکێکی باش بێت. جگەلەوە تکنۆلۆژیایان زۆر پێیە، هەموو جۆرە ئاڵاتێکیان پێە، پەیوەندیان هەیە لەگەڵ مانگی دەستکردا. هێزی تایبەت لە وڵاتان کە ئەجوولێتەوە بەبێ فڕۆکە لە ئاسمان ناجوولێتەوە، فڕۆکەی سیخوڕی هەیە لە ئاسمان، وەکو بلاکبێرد
ئەمریکیەکە یان سی هێرکلیس پەیوەندیان هەیە ئەمە لە ئاسمانەوە هەموو شتێکە بینێتن ڕێیان پێشانەداتن چەکیشانە بێ باش بێ و سووک و بچووک بێتن نابێت چەکی گەورە بێتن چونکە ئەمانە جوولانەوەیان لە ناو فڕۆکەیە لە ناو هەلیکۆپتەرە لە ناو زری پۆشایە ساعت تاکۆگەر بگەڕێتەوە بۆ نمونە لە عێراقی و چەکی هێزی تایبەت مەزەڵیە بۆ مەزەڵیە لەبەرەوەی کە تۆ سوار فڕۆکاوی نابێت قۆناغی هەبێ گەورە بێتن مەزەڵی ینی مەزەڵە پارەشوت بە پارەشوت خۆی فرێداتە خوارەوە ئەبێت چەکەکەی بچووک بێتن بیچەمێنێتەوە لەبان سنگی بەم شێوازە شۆن زۆر نەگرێن نابێتن لەبەرەوە ئەو چەکانی هەڵێگرن ئەم جۆرە چەکانەیە بەس چەکی باش ئەوە نییە بڵێ قەناس چی ڕۆڵێکی هەیە بۆ ئەوان بۆ ئەوەندە باسی قەناسەکرێ بەدەست هێزی تایبەتەوە هێزی تایبەت بەبێ قەناس ناتوانێت بجوولێتەوە قەناس سەرەکیە لە هێزی تایبەتە هەبێ پرۆفشناڵیش بێتن سەەوە نییە یەکێ بێنیتن قەناس بێتن و لەگەڵیانە بێتن تۆ ئەگەر هاتت هێزێکت هەبوو پێک هاتبوو لە 8 کەسەوە ئەشنە شوێنێ بتەقێنەوە یان یەکێ ئازاد بکەن بەردەوامە بێت دوو قەناس هەبێتن بۆ ئەوی بتوانێت ئەمانە بپارێزێتن چۆنیش لە چوونە پێشەوە بۆ ئاگاداری تش ینی ئەم هێزانە تایبەتانە زۆری سلاحی بێدەنگ هەڵەگرن کاتم لەگەڵ خۆیانە کە ئەشنە ژوورەوە ئەو دوو قەناسە یان سێ قەناسە ئیشیان چێ ئیشی ئەوەیە کە دەوروبەری ئەم هێزە ببینێ ئەم 8 نەفەرە ڕێیان بۆ بکاتەوە حرەز بێ لەبان نقطەیەکی بەرز بێ لە شوێنێ بێتن ئەم لێدا بۆی بتوانێت ئەو بڕاتە ژوورەوە ینی هەمویان قەناسیان پێ نییە ئەمانەی کە ئەچن زۆری چەکەکانیان بڵین دووربینی پێوەیە بەس ئەوە وێنەیە ئەمە قەناسە بەدەست ئەم هێزە تایبەت ئەوانە قەناسە بەس ئەوە قەناسی سەرەکی نییە ینی بڵێ ئەم 170 بێ بارات کە بەکاری دێنێتن ئەمە تەنها لە کاتی هێڕشکردن بڵین لە مەسافەیەکی دوور بێکەمێ هەتاکوچێتە ژوورۆ ڕێ بۆ خۆی پاکاتەوە تاکوەگاتەنە ئەو شوێنە بەڵام قەناسی تر هەیە لەگەڵیانە لە شوێنی پشتەوە ڕاوەسێتن و لە هەمان کاتە ئەگەر هاتووە هێزە کشایەوە کەوتە دوای تۆ وەکو پێتم وت کاتت هەیە بێ دەرچی لەو ناوە ئەم قەناسانە ئیشیان چێ هێزێکە کەوتە دوات تۆ ناوەستی شەڕ بکەیت پێویست بەوە ناکە بێ بکشیتەوە دوایەوە بێ تااقەتێتە بێ بە هێزبی ڕاکردنت ئەمانەی کە هێزی تایبەتن وەکو پیادەی تر نین ئەبێ بتوانن ڕاکردنیان سەریع بێ بۆ نمونە لە رووسیا 12 چرکیانەوێت لە 100 مەترە لە هێزی تایبەتە هەروە بۆ وەرزشی ساحە مەیدانە ینی ئەوەی بیزانم هینە بۆڵت بە نۆ چرکە و هەمان داوای 12 چرکیان دیەکەن لە رووسیا لە هەنێکیان هیترەمە کە کشایەوە قەناسەکان چارەسەری ئەماناکە لەو هێزە تاخیرەکە کە تۆ قەناس لێتدا ناتوانانی بجوولەیتەوە ئەبێ خۆت ماتکەی بزانی لە کوێ هەتاکو حرەکەتەکەی ئەو کاتە ئەو هێزە تایبەتە دەرەچێ و ئەو کەسەی هێنابێتەنە ئازادیان کردبێتن ئیشیانەوە دەبێتن ئەمانە هێزی تایبەت بۆ شەڕی بێچەکیش ڕادەهێنرێن ینی چەکیان پێ نەبێت بە دڵنیاییەوە ئەبێ هەموو مەشقێ ببینن هەموو جۆرێکی شەڕی دەست شەڕی حربە بە حربە چۆن شەڕەکەی بەدەست چۆن شەڕەکەی چۆن خەڵکە دەی بە عەرزە لە هەمان کاتە تۆ لە بیرت نێچێتن بۆی هەیە بەیە کەس ئیشێ بکەی لەم هێزە تایبەتانە لە ئەفسەرێکە هاتوو کەوتە شوێنێکەوە فیشە گۆوانەی پێنەما شەڕی پێنەما یعنی فشەگی پێنەما ناتوانێت شەڕکە بێ بچێتە حربە و شەڕی دەسەوە دووش ئەگەر لە ناوچەیە بێ شاخ و داغ بێتن چەند بێتن ئاژەڵی بۆ هات چۆن چارەسەری ئەوە بکاتن چۆن چارەسەریەکە چارە ئەوە فێر کراوە کە هەر ئاژەڵ ئەگەر بۆ هات ئەگەر ورج بێ گورگ بێتن بۆت بێتن پەلەمارەدا کە پەلەماریدا یەکەم شۆن چۆیە پەلەمارەدا یان لە پایان لە دەست قەت پەلەماری ناوخەدی ئینسان ناداتن ئەو حیوانە حرەکەت لە کوێیە پەلەمارەوێدا لەو کاتەیە تۆ مەجبوری دەستی چەپەتی بدەیتێ ئەبێ بەو گورگە دەستی چەپەتی بدەیتێ کە دای پێت هەر ئاژاڵێکیش نقطەی زەعفی لوتێتی ورچیش لوتی کە گرتی ئەبێ ئەوەنە حرەکەت سەریع بێ مەشقت بینی بێ لە لوتی بدەیت کە لە لوتی بەدەستی ڕاست لێ دەی لەو حاڵەتەیە کۆتایی پێدێتنەوە ئەو حیوانە ئەمە زانیاریەکی سەرنجڕاکێ ئەبێ لە لوتی بدەیت زۆر باشە سەبارەت بە لە ڕووی دەرکەوتن و جلوبەرگیشەوەم هێزە تایبەتانە جیاوازن بەڕاستی ینی هەندێک جار ئەم جلوبەرگەکەیان
و هەم ڕوخساریشیان ڕوخساریان ڕەشەکەن ئەندێجار دایە پۆشن ئەمە چیان لە ناو هێزە تایبەتەکانە خۆی جلوبەرگیانە بێت جیاواز بێتن ئێستا بۆ نمونە ئەم وێنەیە یعنی دەموچاویان تەواو ڕەش کردووە جلوبەرگەکە جیاوازە دەستکێشی جیاواز ساکە خۆی بڵین کە ڕەشەکەی تایبەتی واز لەوە بێنە کە هەموو دەموچاوت ڕەشەکەی بەڵام بن چاوت ئەم ناوە ڕەش بکەی چاوت تیژە بێتن تاقی ئەوە بکەرەوە تەسیری لەسەر بینینەیە تەسیری لەسەر بینین هەیە لەسەر تیشکی لەسەر خۆر لەسەر هەموویە هەتا کۆگەر شەو بێ مانگە شەو بێ ئەمە تەسیری زۆرە ینی ڕنگ بێ خەڵک لی نازانێ بەڵام لە مەشقی قوات خاصەیە سپێشەڵ فۆرس بڵین هێزی تایبەت ئەمە دەوری هەیە وڵاتانە ئەیکەن لەم حاڵەتەشە تو ئاوها بکەی ئەگەر بچیتە ناو بڵین شوێنێکی سەربازی دوژمنەوە کە چاوی پێت بکەوێ بۆ حاڵە یەکسەر ئەزانێت تۆ هێزی تایبەتی لە 150 وەرەی ئەڕوخێ ئەزانێت تۆ لەو ئازاتری مەشقت بینیوە توانای ئەوەت نییە تۆ ئەمە بکوژیتن ئەوە تەسیری هەر بە بینینەکە هەر بە بینینەکە ئیزانێتن ئاپاڵێ باشە کە بەسەلەن بۆ نمونە کە دەچیتە شەڕی بینایەکەوە ینی شەڕ لە یەک بینایە کە هێزێکی سەربازی جیاوازتر لە هێزی تایبەت هێرش بکەن بە تۆپ و ڕەنگە تانک و ڕەنگە RPG و ئەوانە لە بیناکە بدەن بەڵام کە شەڕ دەبێتە هێزی تایبەت بە چەند چەکدارێکەوە دەچنە ناو بیناکە تاکتیکی ئەمانە چییە بۆ ناو بینایەک هێزی تایبەت هێزی تایبەت ئسلوبی شەڕی جیاوازە ئەستە هێزی کە ئەگەر پیادە بێ ئەگەر تانگ بێتن کە ئەکەوێتە شەڕەوە ئەو فەرمانە ئەبێتە فەوزا هەرێکی لە لای خۆیەوە تەقاکاتن منە بەڵام هێزی تایبەت ئیشی وا ناکاتن هێزی تایبەت کە ئەجوولێتەوە ئەو کەسە ئەزانێ ئەوەی لەگەڵیایەتی بەجێی ناهێڵێ یەک دوو پشگیری لێەکە ئیشی خۆش ێزانێ ئەم ئیشی خۆی ئەزانێتن تۆ دوو قەنازدا بنی لە شوێنێکی بەرزە بۆ بینایە نەهێڵە دوژمن تەقە لەمانە بکات تاکو ئەگەنە بن دیوار هەتاکو کە شەڕەکرێ یەشێکیان کە ئەچێتە پێشەوە ئەوەی تریان تەقاکە لە شەڕی هێزی تایبەت هاوەکو پیادە و ئەوانە نییە ئەگەر هات و تۆ لە هێزی تایبەت بوو ڕوبەڕووی یەشێ شەڕەکەیتن یەکێ لە دەستە چەپتەوە ڕەت بوو پەیوەندی بەوە نییە وازی لێبێنە ئەتوانی بیکوژی بەس وازی لێبێنە ئیشی تۆ نییە ئیشی تۆ پێشەوەیە چکە تو ئازانی هاوڕێت هەیە لەوێ هێزی تایبەت ئەو چارە سەریە بکاتن ڕنگ بێ بۆی هەیە ئەگەر تۆ ڕوو بکەیتە ئەو تەقە بکەی هاوڕێکەکەی خۆت بکوژیت بۆی هەیە لەبەرەوە ئیشی تۆ نییە ئەوە ئیشی ئەوە هێزی تایبەت بۆ شێوازە ئەجوولێتەوە بچێتە ناو بیناشەوە ئەگەر سەیریان بکەی هەتاکو من ڤیددیۆیەکم بینی هی سپیتزنازی ڕووسی لە ناو بینایەک لە ماریۆپۆل یەکێکیان سەرەکەوێت بەپا یەکێکیان لە پێشەوەیە تەقاعەکە لە ناردەوانەکە بۆ سەرەوە ئەوەی تریان ڕەتە بێ ئەچێتە شوێنێ ئەو دەسەکا بە تەقا ئەمەی تریان ڕەتە بێ سەرەکەوێ چەند پایە بۆ بانەوە لە هەمان کاتە ڕوومانەیەک فرێدەنەبانیان ببینی سپیتزنازەکە ڕوومانەکە کەوێتە بنت پای بە پالێدا فرێداتە خوارەوە ینی مەشقی وای بینیوە لەوە ڕناکە ناپەشۆکێ لەوە ڕابکە ڕوومانەکە کەوتوتە بنپای ئەو ڤیددیۆیە هەیە لە کەواتە ئەمانە بۆیە ینی ئەوەندە بۆ ناو شەڕ لە ناو بینایەکە ئەوەندە ڕایەنراون کە کۆنتترۆلکردنی زەحمەت نییە بۆ ئەوان زەحمەت نییە بۆەوان کە باسی بەسەلەن هێزی تایبەت دەکرێت یەکسەر لە بیری خەڵکدا بەسەلەن کردەی نهێنی دێتە بیری خەڵک ئەم هێزانە ئەمێزی تایبەت بۆ ئەوەندە مهتەمن بە نهێنیەوە ینی زۆر کارەکانیان بە نهێنی دەکرێت جوڵەکانیان بە نهێنی دەکرێت کە دەبرێن بۆ مهمەیەکی شەڕیا سەربازی بە نهێنی ئەم جوڵانە دەکرێت بۆی هێزی تایبەت پەیوەندی بە چێوەیە بە هەواڵگریەوەیە ئەمریکا پەیوەندی بە CIA-ەوەیە دوو جۆرە هێزیان هەیە لە ئەمریکا تایبەت یەکێکی نەیڤە ینی دەریا ئەوەی تریان نا بەڵام ئەمانە هەموو زانیاریە لە CIA و لە هەواڵگریەوە وەرەگرن لە استخبارات و مخابراتەوە نابێ بزانی چیان پێیە وە چۆن ئەجوولێنەوە چۆن حرەکەتەکە لەگەنە ئەو ناوەیە چونکە تۆ هەر زانیاریە دەربکەوێتن لە کاتی جوولانەوە تۆ ئیشەکەت تەواو کۆتایی پێات فەشەلی هێنە مهمەکەت ینی هەر بڵین بەسیترین هێزی ئەمریکا بە قوترین هێزە لە دنیاە یەک خیانەتێ هێزەکە ڕوخێنێ خیانەت سوپا ڕوخێنێتن هێزی تایبەتی شەروە هەیە فەرق ناکاتن ئەبێ نهێنی بێتن جوولانەوەیان حرەکەتیان هەر هەموو شتێکیان نابێتن
سبب نمونە تاکو لە عێراق مەسەلەن کۆن وەختی خۆی کەتیبەی استطلاع عمیقە بوو ئەوانە شەر هێزی تایبەت بوون بەڵام سەر بە هەواڵگری بوون ئەمانە ئیشیان چییە ئەچنە ناو دوژمنەوە پێشەوەی تۆ بڕۆی ئەوانە چن ئەوانە چن شەرتیشەوە کە تۆ زمان بزانی ئەگەر بگەڕێنەوە بە جەنگی جیهانی یەکەمیش کە ئەڵمان درستی کرد برندنبرگ هێزە تایبەتەکەی هیچی لە ناو ئەڵمانیا لە دایک نەبوو بوو هەمووی لە دەرەوەی ئەڵمانیا لە دایک بوو هەمووشیان زمانیان نەزانی دێنە سەرەوەیش کە بابەتی زمانزانین و ئەوانە بەس ینی من ئەوم بیستووە دەڵێن لە ناو هێزی تایبەتە هەڵبژاردن قورسترین مەرحەلەیە ڕەنگە لە مەسەلەن ئەوەی کە ڕاهێنانەکانیشیان قورستر بێت ئەمە وایە یعنی هەڵبژاردننی کەسێک بۆ ناو هێزی تایبەت بەڵێ هەڵبژاردننی هێزی تایبەت شتێکی جیاوازە وەکو بە جەنابتم وتەمانە لە باڵا یانی سە بڵێن یۆنان وڵاتێکی وەکو یۆنان بڕۆ بۆ ئیتالیاش پات ئەگەر ژمارە 42 بێ پێڵاوەکەی وەری ناگرن هەڵێن پای بچووکەوە پای ئافرەتە خەبڵی ناکەن ینی سەیرە لە وڵاتانە لە هەنێکی هەر وڵاتێ تاکو وڵاتێ جیاوازە هێزی تایبەت وەری ناگرن نینیەکەن دوایەوە پێش ئەوەی بچێتە مەشقەوە مامۆستا هەیە مامۆستای هێزی تایبەت هەیە باش ئەبێ زۆرانی لەگەڵا بکە شەڕی لەگەڵا بکە بزانێت تاکو چ ڕادێ وێنەیە خەریکی زۆران بازی و زۆران بازی و لەیەکەدەن سیرەکەی خێن و بریندارە بن و هینە بن ینی زۆر جا سیرەکە ئەمانە بۆ نەخۆشخانە ئەڕۆن دکتۆر لیانە پرسێ ئەڵێ ئەمە لە چۆ شەرتان کردو ئەڵێ وەڵام مەشقمانە کرد ئەڵێ ئەگەر ئەمە مەشقتان بێ ئەی شەرتان چۆنە ینی ئەم جۆرە شتانە ئەمە ئەبیێتن دوایەوە هەتاکو لە باڵە لە جەستە لە دەروونە لە زیرەکی لە مێشکە لە تەنفیز لە جوولانەوەی سەریعی ئەمانە هەمووی شەرتە تاکو وەرەگیرێ ئەنجا کە وەرگیرە ئەچێتە مەشقی هێزی تایبەتەوە ئەویش وەکو بە جەنابتم وت لە وڵات تاکو وڵات فەرقەکاتن هەشە لە مەلجەئی ئەیتامەیان بینن ئەو شۆنەی خانەی بێسەرپەرشتان باڵێ خانەی دەبرێنە هێزی تایبەت هەنێ هێزی بەڵێ لێنانەوە ئەیان بن لە تەمان 15 ساڵی و 14 ساڵی سیرەکەن شێ زۆر ناڕەحەتە شەڕەکە هینەکە عجوولە ئەوانە هەڵەبژێرن هەڵەبژێرن کۆمەڵێکیان لێ هەڵەبژێرن ئەیان بنووسە لە نەیوی سێڵسی ئەمریکی بەڵێ ئەوانە مەوجودن ئەیان بن لێنانەوە ئەمانەی تر مەشقیان پێکەن 3 ساڵ تاکو تەمەن 18 ساڵی هەموو شتێکیان فێرەکەن شەرت ئەوەیە فێرە چەکی دوژمنیش بیت ئەوان چی چەکێ بەکارێنن ئێستاکە بۆ نمونە ئەمریکا ئەزانێت چەکی چین چییە هەیەتی ئەی کڕێ ئەگەر لە شیشینەکەوێت لە بازاری ڕژ دەسەکەوێت ئەی کڕی ئەبێ هەمووی فێربێتن چۆنی شەکە تانک هەشە ئەفسەرەکانیان زۆری هەتاکو هەلیکۆپتەر ڕزانن بەکاربێنن خۆی فڕۆکەوان نییە بەڵام فێریەکەنە بێ هەلیکۆپتەر بەکاربێنێت تانکی دوژمن چییە ئەمانە هەمووی فێرە بن چکە لە ناو دوژمنە پێت نەمێنێت پێویستی بێتی ئەوەی ئەو بەکاربیێنی بۆ خۆت ئەمانە بۆ شێوازە مەشقیان وڵا لە ڕۆجەستەیەکەوە باست کرد بەس لە ڕۆ دەرونیەکەەوە حەزەکەم تۆزێک لەسەری بۆستین مە بەس چیەوەی لە ڕووی دەرونیشەوە زۆر ئامادە بن و زایدەن ینی عەتف چی کاریگەریەکێ ئەم سەربازەی کە دەبێتە هێزی تایبەت عەتفوشتی هەیە بەڕاستی یا بێ کاری تێ بکات نابێ عاتیفەی هەبێ بە هیچ جۆرێ نابێ مەرحەمەتی هەبێ بە هیچ جۆرێ لە کاتی شەڕە هەر کەسێ مەرحەمەتی هەبێ نایبەنە هێزی تایبەت با بە قووەتیش بێتن نابێ مەرحەمەت و عاتیفەی هەبێ هەی بێتن واتە ناتوانێتن بکە سەبوو نمونە ئەگەر یەکێ بکوژێ عیدامی بکاتن لە سێداری بداتن سەیری هێزی تایبەت کە و سەیری وڵاتانی کە مەسەڵەن پیادەوە ئەوانەی کە دایە نییە لە سێداری بدا بە سیلاح دێ لە پشتەوە لێداتن بەڵام هێزی تایبەت لە پێشەوە سی ناوچاویەکە هیچ تۆ سی ناوچاو بەشەر بکەی لەو لەحزەیە ڕنگ بێ ترسەکەی ئەو کە ببینی مەرحەمەتێکت بۆ بڕوە عاتیفەیەک بڕوەکەنەی کوژی بەڵام هێزی تایبەتەوە نازانێت کوژێ لە پێشەوەی کوژێ باش باسی هەموو ئەوانەمان کرد یعنی لە ڕووی جەستەی و دەرونیەوە ئەی ڕایەنانەکانیان چی فەرقێکیە لەگەڵ یەکەکانی تری سوپا مەسەڵەن تۆ هەندێک جار سوپا بینی ئەوانش ڕایەنانی قورسەکەن لە ناو خۆڵ و قوڕ و ئەوانە بەڵام هێزی تایبەتەوەی کە جەنابەت باست کرد ڕایەنانەکانیان جیاوازن جیاوازە سەرەکیەکە چییە لە ڕایەنانی بینی هێزی تایبەت لەگەڵ یەکەکانی تری سوپا زۆر جیاوازی هەیە لە بینیانە
بۆ نمونە ساگەر پێت بڵم مەسەڵەن کە تەمرینیانە دەنێت چلەی زستانە پلەی سەرماوان نێزیک سفرە بێتەوە دەستیانە بەستنەوە لە دواوە و ڕوتیانەکەنەوە فڕیانە دەنە ناو حەوزەوەی ئاوەوە لە قولی سێمەترا بۆ نمونە دەستیشی بەسراوەتە لە دواوە بەو سەرمایە بۆ تێ هەڵێ 15 دقە بێ بمێنی مردی پەیوەندی ئەوی پێوە نییە چونکە لە مەشقا سە لە عێراقا بڵین لە 105 بمردایە لە کاتی مەشقی هێزی تایبەت تیادی بووم بەڕێوەڕێی بەسکە لە 105 زیاترەمرا ئەو کاتە ڕایەنەگرت ئەبێ هەڵەیە هەبێتن بۆ لە 105 زیاتر مرد لە کاتی مەشقا جاجگەلەوە تۆ ئەگەر کە تەمرینەکەی سەیری بەعزە وڵاتێ بکە ڕوتیانەکەنەوە هاوین لە شوێنێکە پلەی گەرما گەیشتووەتە پەنجا بە ڕیز لەسەر پشتە خەون لە بانە و قیرە ئەسفلتە ئاگرا پێستی پشتیان هەمووی ئەستوێتن شانیان ئەنجا مامۆستا دێ پێڵاوەکەی 46ە سەیرەکەی بەبان زگیانە پیاساکە 20 کەس لەسەر پشت خەوتووە هێزی تایبەت دەرسیان بۆ شەرحەکە 45 دقە لەو گەرمایە لەو ئاگرا بێ خۆ ڕاگربیتن ئەو پەیوەندی بۆەوە نییە دوایەوە ئەو لێدانەی کە لە توێ هەدەن لە هێزی تایبەتە نییە لە ئەوانەی کەیە کە مەشقت پێەکەن لە ناو دار و چەم و دار وانە ینی شتێکی زۆر سەیرە ئەنجا لە هەمان کاتە پێڵاوت لە پانیە بەبان ئاسنی گەرمە ئەڕۆی فێرە بیتن پاڵ بکەویتن یا مەشقەکانیان زۆر سەختە زۆر ئەوەیە هەتاکو بازە مامۆستایەک لە مەشقە تایبەتی لە ئەمریکا کە داوای هێزی تایبەت لە کاتی مەشقا داواکەن لی ئەڵێن بە 5 دقەیە سراحەت بکەین ئەڵێ بەڵێ سراحەتەکەن ئەتان دەمێ بەس کاتێککە بگرین ئەو وەختە ئەتان دەمێ بە شەرتێکیش گریانەکەتان ئەبێ خوێن بێتن نابێ فرمێس بێ بەڵێ ئەوها ناخۆی گریانەکە نابێتە خوێنیانی من وات لەکەم ڕوحت دەرەکەم هەتا کوات کەمە هێزی تایبەت خوێنت لێ دەرەکەم وێران تەکەم هەتاکو ئەبیتە ئەو زەلامی کە من ئەمەوێتم ئەمە ئەوها مەشقەکانیان ئەمە ڕامەکێشە بوو پرسیارەی ئەمە چۆن فێرەکرێن بەرگەی بارودۆخی نائاسایی بگرن ئەم هێزانە جارێ حربێکی چۆنەڵی نەفسی لەگەڵ تا ئەکرێ تەواو مێشکتە سڕنەوە لە مەرحەمەت و عاتیفە و خۆشەویستی و ئەوانە یعنی من کە باسی ئەماکەم هێزی تایبەت هەیە لە وڵاتان هەمووی وانە چونکە سەگەر بڵێ هەر وڵاتەیە هێزی تایبەتی جیاوازی هەیە بۆ نمونە ئەڵمانیا KSK هەیە KSMی هەیە ئێم دەریایە KSK زەویە ئەمانە لەگەڵ ئەوانە جیاوازن ڕنگ بێوانە تاکو ڕادەیە عاتیفەتیان هەبێتن هینیان بەڵام ئەمانە نا دەیتە سەر مەسەڵەن رووسیا ئەلفا و سپیتسناز جیاوازیان زۆرە ئەلفانی هەنیەکی سەی لەسەرایە سپیتسناز نەخێر لە کاتی یەکێتی سۆڤێت پەیدا بووە ئیتر ئەمانە بەو شوازە باشە جگە لە دۆخی شەڕکردن بۆ نمونە ڕایەنانیان هەیە لەسەر پەڕەشوت مەسەلەن ئەنەگەر وێنەکە بێت بە پەڕەشوت خۆیانە خەنە خوارەوە ئەمە هەر بۆ خۆی ڕایەنانێکی جیاوازە بۆ نمونە یان ئەکەونە دەریاوە لە دەریایش مەلەوانێکی باشن و ئەکەونە دۆخی شەڕکردنەوە شەڕێکشەکەن ئەمە چی جۆرە ڕایەنانێکە کە ئەمانە بۆ کەسێک کە دەچێتە هێزی تایبەت ئەم هەموو مواصفاتی تیا کۆ بکرێتەوە تۆوەکو بە جەنابتم وتیانی هێزی تایبەت شەر نییە شەرت لە ناو سنووری وڵاتی خۆی شەڕ بکاتن جیهانیە ئینێری بۆ هەر شوێنێ لە جیهانا بێتن باشە ئەسەمە بۆ نمونە وەکو بەریتانیا ئێمە باسیمان کردووە کە چواردەوری دەریایە ئاوە ئەم هێزە چۆنە پەڕێنیتەوە بە فڕۆکە بە پەڕەشوت ئەگەر بگەڕێیتەوە شەڕی نۆرماندی لە جەنگی جیهانی دووەما سیر بکەیت هێزی تایبەتی بەریتانیا ینی ڕۆڵێکی سەرەکی هەبوو لە نۆرماندی کە خەتی تەعبیە ئیمداداتی سوپای ئەڵمانی بڕی بە پەڕەشوت شەودا بەزینە پشت هێزەکانی ئەڵمانیا لەبەرەوە ئەبێ فێری ئەمانە بیتن هەرچەندێک پەڕەشوتی بڵین هێزی تایبەت ئەوە نییە کە ئازادبی پێی بڵێن قەفس حڕ خۆت فڕێ بدەی پەڕەشوتەکە خۆت بیکەیتەوە بەدەست نەخێر ئەوە خۆی ئەکرێتەوە ئۆتۆماتیک مامۆستایە لە ناو فڕۆکەکە ڕاوە سێ حەڵقەی هەیە لە پشتەوە بە پەڕەشوتەکە بۆریە هەیە بەبان فڕۆکەکەی بەسیتەوە یەک بە یەک خۆی پەڕەشوتەکە دەرەکاتەوە تۆ دەیتە خوارەوە ئەو کاتە پەڕەشوتیش بۆ ئاگاداریت ینی برێکی تایە سکۆنی تایە بۆ سوڕانەوەوانە
بەس پەراشوتی هێزی تایبەت وەکوانەی کە نییە جیاوازە جیازیە جیاوازە ئەوانەی کە پرۆفێشنال خۆیان فرێدنەوەوانە باشترە چونکە نرخەکانی فەرقەکاتن تۆ ناتوانانی ئەم هەموو پەرۆشوتە بە نرخێکی گران بەکاری بێنیتن. زۆر باشە لە ناو هێزە تایبەتەکانی جیهانە ینی هەندێک هێز هەیە بە تایبەت ئەمریکی، ڕووسی، ئیسرائیلی لە ترۆڤدان، ینی لە پێشەنگی ڕەنگە هێزە تایبەتەکانی وڵاتانی تری جیهاندا بن. من بڕگەیەکم حازر کردووە لە بەرنامەکە کە باسی ئەو هێزە تایبەتانەی وڵاتە زلێزانە ئەەکەم با ئەوە ببینین و دوای بەردەوامە بین لە گفتوگۆکەمان. مەترسیدارترین هێزە تایبەتەکان لە جیهاندا قسە و باسی زۆر هەیە لەسەرەوەی کام لە هێزی تایبەتی وڵاتان بەهێزترین هێزی تایبەتە لە جیهاندا. هێشتا ئەوەی یەکلایی نەبووتەوە و ریزبەندیەکی فەرمی نییە، بەڵام ئەمانە دەمەترسیدارترین هێزە تایبەتەکانن لە جیهاندا. هێزی تایبەتی ئەمریکا SOF. ئەم هێزە سەر بە فەرماندەیی هێزە تایبەتەکانی ئەمریکان لە ڕاهێنراوترین هێزە تایبەتەکانن. کۆڵەکەی سەرەکی ئەم هێزە قەناس بەدەستەکانن کە نیشانەشکێنی زۆر لێزان و دەستڕاستیان تێدایە. کاری سەرەکی ئەم هێزە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر، مادەی هۆشبەر و کۆکردنەوەی زانیاریە. نەیڤی سێلسی زیادەڕەوی نییە ئەگەر بوترێ لە درندەترین هێزە تایبەتەکانی جیهانە. تیمێکی بچووک و دەستەبژێر کە دەتوانن لە ناو دەریا و لە دارستان و بیابان و ناوچە بەستەڵەکەکان و لە ناو شارەکاندا چالاکی ئەنجام بدەن. ئەرکی زۆر ورد و دیاریکراویان پێ دەستپێدرێت و بە بێدەنگی گورزی خۆیان دەوەشێنن. هێزی مارکۆسی هندی کە ئەمەیە لە پشتمەوە لە سەرسەختترین هێزە تایبەتەکانی جیهانە. ساڵی 1970 دامەزراوە. ئەندامانی ئەم تیمە قورسترین ڕاهێنان دەبینن و زیاتر هێرشەکانیان لە ڕێی ئاسمانی و دەریا بە زەمین ئەنجام دەدەن. ڕاهێنراون لەسەر ڕوبەڕوونەوەی نزیک و ئازادکردنی بارمتە و شەڕی ناتەقلیدی. هەروەها سایرل ماتکاڵی ئیسرائیلی ئەم هێزەیە کاریگەرترین و درندەترین هێزی تایبەتی ئیسرائیلە. ساڵی 1950 دامەزراوە و ئێستا وا ناودەنرێت کە بە هێزترین هێزی تایبەتە لە هەموو خۆڕەڵاتی ناوەڕاستدا. ئەمانە دەستەبژێری دەستەبژێرن، هەندێک بە سێبەر ناویان دەبن، نادیارن و نە شوێنیان هەیە لە پڕ دەستی خۆیان دەوەشێنن و دیار نامێنێن. یەکێکی تر لە هێزە تایبەتەکان تیمی GIGN فەڕەنسیە. یەکەیەکی بچووکی تاکتیکی لە ساڵی 1970 پێکاتووە. ئێستا لە ڕاهێنراوترین هێزە تایبەتەکانی جیهانن. یەکێک لە گرنگترین پێرگەکانی نیشانەشکێنیان هەیە لە جیهاندا. زۆر شارەزان لە شەڕی دەستەویەخە و شەڕی بێچەک، ئەمە جگەلەوەی لە بەکارهێنانی چەکیشدا کوشندن. هەروەها هێزی ئەلفای ڕووسی. ئەمە هێزی ئەلفای ڕووسیە لە هێزە تایبەتەکانی ڕووسیان. ئەرکەکانیان زۆر تەمومژاوی و پڕنیێنیە، ئەوەندەی زانراوە ئێستا لە بەهێزترین و کوشندەترین هێزە تایبەتەکانی جیهانن. سەر و 50 ساڵە ئەم هێزە لە ئەرکدان و کاری سەرەکیان شەڕی ناتەقلیدی و دژایەتی تیرۆر و ناو شوێنە داخراوەکانە و هەر ئەمانە ڕوبەڕووی فڕۆکە فێنەکان دەبنەوە. یەکێکی دیکە لە هێزە تایبەتەکان SSG پاکستانیە. پاکستان ئەندامانی ئەم تیمە لە هێزی چەتیرۆری سوپای وڵاتەکە هەڵبژێردراون، بەڕاهێنانی قورس و کاریگەردا تێدەپەڕن. وا دەکات ببنە هێزێکی بەزەبر و گورزوەشێن، هەرچەندە چالاکیەکانیان زۆر بەنیێنی ماوەتەوە، بەڵام ئەمانە لە بەناوبانگترین هێزە تایبەتەکانی جیهانن. هێزی GTF2 کەنەدی. ئەم هێزە زیاتر لەگەڵ تیمی دەستەبژێری ئەمریکا و بەریتانیا چالاکی ئەنجام دەدەن، بەڵام وا بەناوبانگە کە لە هێزە تایبەتە کاریگەر و یەکلاکەرەوەکانە، زیاتر بۆ شەڕی نزیک و پەلاماردانی باڵەخانە و ئازادکردنی بارمتە ڕۆڵ دەگێڕن. هێزی SAS بەریتانی. لە ڕاستیدا ئەمانە تەنیا هێزێکی تایبەت نین، بەڵکو بنەما و قوتابخانەی ڕاهێنانن بۆ زۆربەی هێزە تایبەتەکانی دنیا. هێزەکە لە ساڵی 1940 دامەزراوە و لە جەنگی دووەمی جیهانی بەشداری کردووە. نە حکوومەت و نەوەزارەتی بەرگری بەریتانیا هیچ شتێک لەبارەی ئەم هێزەوە باس ناکەن بەهۆی نهێنی کارەکانیانەوە، بەڵام هەم لە ناوخۆ و هەم لە دەرەوەی بەریتانیا چالاکی ئەنجام دەدەن و
لە تۆقێنەرترین هێزە دەستەبژێرەکان. هێزی سپێچنازی رووسیا یەکێکە لە بەهێزترین و بەناوبانگترین هێزە تایبەتەکان لە جیهاندا، هەرچەندە ئەم دەستەیە لە سەردەمی یەکێتی سۆڤێت دروستکراوە، بەڵام ئێستاش وەک هێزێکی بتە و کاریگەر ڕۆڵ دەبینین و کام ئەرک قورس بێت بەوان دەست پێ درێت. باسی و هێزانەم کرد لە رووسیا، ئیسرائیل، ئەمریکا، وڵاتانی تر، بەڵام ینی ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە هێزە تایبەتەکانی رووسیا و ئەمریکایە و بەلای جیهانیشەوە پێم وابێ هەر بە تایبەت تایبەترن. بۆچی ئەم هێزانەوەنە گرنگن و چاویان لەسەرەیی ئەم دوو وڵاتە؟ طبعا تکنۆلۆژیا زۆر دەورە بینێتن لە هێزی تایبەتە، یعنی سەسەری وڵاتان وکە ئەگەر وڵاتانی فەقیر بێتن ئەو تکنۆلۆژیایی نییە کە ئەم دوو دەوڵەتە هەیەتی کە فڕۆکەت لە ئاسمان بەردەوام بێتن لە بەرزی 25 کیلومتر تاقیبت بکاتن. جارە هێزی تایبەتی رووسیا ئەلفاکەی نیهێنێکی زۆری لەسەرە نازانیتن تاکو ئێستا. هەنێ ڤیددیۆم بینیوە، ینی دۆشکەی 12.7 ملیم زەلامەیە لە هێزی تایبەتی ئەلفای رووسیا بە پاوە تەقەی پێەکە نۆک دانرا بێتن. شتێکی زۆر سەیرە، دووبی کەیسی بەدەستێتی بە هەردوو دەستی هەمووشی لە نیشان ئەوەنە بەهێز و بەتوانان. جگەلەوە ئەنجا سپیتسنازیانە سپیتسناز بەشداری شەڕی ئۆکرانیایی کرد، تایبەتی لە بیدایی شەڕەکە فڕۆکەخانەیەکی لای کیف گرت دابەزیە سەری، چالاکیەکی زۆر سەریان کرد ئەوانە. ئەمانەی ئەمریکا لە جیهانە دابەش بووە، پێویستی بە هێزی تایبەت هەیە لە هەر شوێنێ لێ بدرێیان کێشەیە ڕوو بداتن، ئەو هێزە ئامادەیە بۆ ئەوی حرەکەت بکاتن. هێزی دەلتا لەگەڵ هێزی نەیڤی سێلس، ئەم دوو هێزەی ئەگەر ینی بینەران بگەڕێنەوە هەتا کوفلیمێک هەیە، بلاک هۆک داون، شەڕی سۆمال دێلتاکایکە چیرۆکێکی ڕاستیە، ئەوەی لیبیا خانە نیشینەکانی دێلتا ئەو شەڕیان کرد لە گەڵ سەفیری ئەمریکا لەوێنانە. ئەمانە مەشقێکی وایان بینیوە زۆر سەیرە، 3 ساڵە مەشقی ئەمانە، وەکو وڵاتانی تر نییە بە 9 مانگ 7 مانگ 8 مانگ ببێتە هێزی تایبەت. اینجا هێزی دێلتا ینی بڕوا بکە کە دەلتایەکە وەستێ و دەلتایە لە تەکێ کوژرێ سەری سوڕەمێنێ، چۆنە بێ دێلتا بکوژرێ؟ نابێت، ینی مێشکیانەوە نابێ بکوژرێ، ئێمە نابێ بکوژرین، ینی مێشکە ئەگەر 1000 کەسیش لە بەرامبەر 50 کەس بێتن نابێ ئێمە بکوژرینە بێوان تەواو ببن. ئەنجا جگەلەوە نیهێنی، چونکە ئەمانە پەیوەندیان بە CIA-ەوەیە، بە مخابەڕاتی ئەمریکی و بە استخباراتەوە. لەبەر ئەوە نیهێنی زۆر قایمە، ناتوانانی هەموو شتێ بزانی. لەبەرەوەیە کە هێزی تایبەتی رووسیا و ئەمریکیەوەنە ناوبانگیانەیە. بەڵێ زۆر باش کاک سەلام، دوو ڕووداو هەیە حەزەکەم بۆ ینی کە تایبەتە ئەم هێزە تایبەتانە ڕۆڵی سەرەکیان هەبووە لەو ڕووداوانەدا، حەزەکەم بۆ بینەرانی باس بکە. یەکێکیان ئەوەی مۆسکۆ لە هۆڵێکە لە ساڵی 2002 بوو 850 کەس بە بارمتەگیران لەلایەن چەند چەکدارێکەوە، دوایی هێزی تایبەتی رووسی تەداخلی کرد و پێم وابێ چەکدارەکان کوژران و بەشێک لە دیلەکانیش، ینی ئەوەی کە بارمتەگیرابوون ئەوانش کوژران. ئەم ڕووداوە چۆن بوو؟ ینی هێزی تایبەت چوو بۆ و قاع بۆەوەی کە ئەو بەرمتانە ڕزگار بکە؟ ئەوەی مۆسکۆ لەو قاعەیە مەسرحیەکە بوو، تیاترۆ بوو، وابزانم لە مانگی تشرین 28 تشرینی 2002 بوو، لە شەڕی شیشانی دووەمە، نۆک یەکەم شەڕی چیچانی دووەمە ئەو کاتە ڕوویدا. ئەو چەکدارە چیچانیانەی کە چوونە ناو هۆڵەکەوە لە نێوان 40 تاکو 50 کەسە بوون، ژمارەکەیان بە 100 نازانم، بەڵام لە 40 کەمتر نەبوون، لە 50 زیاتر نەبوون، لەو نێوانە بوون. ئەوانەی لە ناو قاعەکەیە بوون 850 کەس بوون، بەڵام کێشەکە لەوە نۆ بێگانەی تیا بوو، ینی ئەمریکی تیا بوو، جەنوب ئەفریقی تیا بوو، چوو بە وێنانە دانیشت بوون. وڵەکەیان هەمووی بە TNT بە C4 دانابوو، خۆکوژیشیان تیا بوو، چیچانیەکان ئافرەتیشیان لەگەڵا بوو، ینی خۆکوژی. TNTیان بەسی بووە، C4یان بەسی بووە بە جانیان.
داواکاریەکەیان ئەوە بوو کە سوپای رووسیا لە شیشان بکشێتەوە. ئیتر کە مایەوە تقریبان 30 ساعت مایەوە 30 ساعت لە هۆڵەکەمانەوە 30 ساعت لە هۆڵەکەمانەوە 2 ڕۆژ و نازیاتر 2 ڕۆژ و نیو زیاتر بوو مانەوە لێنانە. ئەیان ویست مفاوەزاتیان لەگەڵا بکەن چونکە ژمارەکە زۆر بوو 850 کە زۆرە. بەڵام ئەوەی سەیرە لەو کاتەشا پێشەوەی کە چالاکیەکە بکەن کچێ تەمەنی 26 ساڵ بوو، ناوی ئۆلگا ڕۆمانۆف ئۆلگا ڕۆمانۆف بوو. ئەوە نازان کەس چۆن توانی لەو تەوقەی هێزی تایبەت و پۆلیسی ڕووس چۆن بچێتە ناو قاعەکەوە کە چووە ژوورەوە لەوێ هاواری کرد بۆ ئەو 850 کەسە حەسن بۆ پارێزی لە خۆتان بکەن دژی ئەم تیرۆران ئەم چیچانیانە. ئیترەوانیش تەقەیان لێ کرد و کوشتیان تاکو باسییان کردوتیان یەکەم کەسە لە 850 کوژراوە بەڵام خۆی وانە بوو ئەو چووە ژوورۆ. مهم دوای ئەوە بڵین فەتحەی تەهویە شوێنی تەبرید و گەرمکردنەوە ساردکردنەوە غازێکیان تیای فرێدا بەس کەس نێزانی ئەو غازە چی بوو ئەو کاتە بەکاریان هێنا کە غازەکەیان بەکارهێنا ئەنجا هێڕشیان کردە ژوورەوە توانیان هێزە تایبەتەکەی رووسیا هێزە تایبەتەکەی رووسیا چوونە ژوورەوە نێزیکەی 170 کەس مرد تیای 127 لەو 850 بوو مەدەنیەکان سیڤیلەکان بوون ئەوانی کە شیشانیەکان بوون هەمویان کوژران گشتیان کەسیان نەما ئەمانیش 127 کەس کوژرا بەڵێ ئەوانی چۆن بوو ئەبوایە ئەمانە دەست بەجێ عیلاجیان بکەی کە غازەکەتدا کاتی هەیە کاتی زەمەنی هەیە ئەبوایە دەرزی لێ بدەیت شتێ وا بوو ینی کەین بوو لەبەرەوە 850 ژمارەکە زۆر بوو فریان نەکەوتن 127 کەسی تیامرد تۆ شەزانی لەو 127 کەسە مەسەلەن هەبوو تیای اختیارە تەمەنی هەیە نەخۆشی هەیە جەستەی تەواو نییە نەخۆشیەکی هەیە غازەکە کاری لێکرد کوشتی پێشەوەی هێزی تایبەت بگاپی ئازادی بکاتن ینی هێزی تایبەت ڕۆڵی خۆی بینی لەوەیە ئەگەر هێزی تایبەت نەبووە ئەو چارەسەر ناکرێت هەتەقایەوە گشتی هەموو خۆکوژ بوون بەڵێ باشە ڕووداوی دووەم کە ئەمەوێ باسێکی ئەوەش بکەی یەکێک لە شانازەکانی هێزی تایبەتی ئەمریکی کە بە شانازی دەزانن کوشتنی ئوسامە بن لادن بوو و خانووی کە ئوسامە بن لادنی تیا کوژرا و دواتر هێزی تایبەت چوونەتە ژوورەوە و ئەوانە حەزەکە باسێکی ئەوەشمان بۆ بکەیت هێزی تایبەت چی ڕۆڵێکی هەبوو لەوەیە هێزی تایبەت ئەوانە چۆنەڕێ تایبەتی تایبەتەکان بوون کە هەڵبژاردا بەڵێ خۆی دۆزینەوەی ئەم زەلامە بە مخابرات بە CIA یەکە دۆزرێتەوە چونکە وەکو بە جەنابتم وت هێزی تایبەت لەگەڵ CIA لەگەڵ هەواڵگری استخبارات ئەمانە پەیوەندیان بەردەوامە کە دۆزرایەوە تەمان کوشتنی بن لادن ئێستاش نهێنیە لەلای ئەوان ئایا بە موشکەکە کوشتیان یان گرتیان بەس لە کۆتاییە زەلامەکەیان گرت و فڕیاندایە ناو دەریاوە بن لادن بەڵام هێزی تایبەت ئیشەوە چونکە تۆ لادن بە تەنیا نییە دەوروبەری حیمایی هەیە لە 100 چۆن ئەڕۆی خانۆکەش گەورەیە ئەبێ چۆن هێڕشە بیتە سەری تەنها کە لێیاندا لە خانوەکەیاندا شڵەژانێ بوو تەقینەوەیەکە ئەنجا هێزی تایبەت ملی نایە ژوورەوە شەڕیش ڕوویدا لە ژوورەوە نەوەک ڕووی نەدا توانیان هەمووی کۆنتترۆل بکەن و لادن دەربکەن لەوێنانەوە تەمان عملیاتێکی سیر بوو بەڕاستی بەڵام ئیمکانیاتێکی زۆر زەخمی لەگەڵا بوو ینی لەبیرت نەچێتن فڕۆکەی بلاکبرد فڕۆکەی 330 هەرکلیس ئەمانە هەمووی بەشدارە لەوە بۆی ئەو هێزە بپارێزێک کە ئەچێتە ژوورەوە جگە لە مانگی دەست کردو ئەوانە ینی تاقیبی هەموو حرەکەیەکەکەن ئەیبن لەگەڵ فڕۆکەی بێفڕۆکەوان هیسی خوڕی وەکو MQ9 و ئەوانە هەمووی بەشدار بوو لەو عملیاتە بەڵێ زۆر باشە با بە مەسەر ئیسرائیل ینی جەناب تەزانی بەرەی شەڕی ئیسرائیل دایمە فراوانە زانام هێزی تایبەتی ئیسرائیل ینی ناوی زۆرە هێنرێ ئەویش هێزی تایبەتی ئیسرائیل لە چی مستەوایەکایە بە تایبەت لە شەڕی 12 ڕۆژەی نێوان ئێران و ئیسرائیل دەوترێت ئەوانیش ڕۆڵێکی باشیانە بۆ هێزی تایبەت بە تایبەت لە پەرخستنی سیستەمی بەرگری و ئاسمانی ئێرانە هێزی تایبەتی ئیسرائیل ینی ئیسرائیل بەڕاستی ئەوەی پێناوێتن هێزێکی تایبەتی زۆر بەهێزی هەیە مەشقێکی زۆر سەیری بینیوە و
توانایەکی زۆری هەیە لەبیرت نەچێتن ینی هێزی تایبەتی ئیسرائیل هەتاکو عەرەبی تایە لە دروزوەوانە ینی زمانەزانن و هینە لە ئێرانە لە 12 ڕۆژەکە جارە پێش هەموو شتێوان ڕادارات وانیان هەمووی تێکدا ئەوان تەقاندیانەوە ئەوەڵ بڵین کە ئەوەی چووە ژوورەوە هێزە تایبەتەکەوانی کە زمانیان نەزانی و کەماوەیەکە لێوێنانن اینجا دوای ئەوە هێزی تایبەتی ئیسرائیل لەوێ بوو کە هەتاکو زمانی فارسیش نازانن ئەمانە چەکەکانیان بەکارهێنا ینی اختصاسیان ئەوەیە چۆن ئەمانە بتەقێنەوە چۆنە موسەیرانە بەکاربێنن وەجگەلەوە چالاکی زۆریشیان هەیە لە لوبنانە لە ناو فەڵەستینە لە وڵاتانی عارەبە زۆر ڕۆڵیان هەیە هێزێکی زۆر بەهێزە بەڕاستی ئەوان سەرکەوتنیان بەدەستێنە تایبەتی بڵین ئەوەی دەریای حیزب الله هوزەلامەیان کە لە ناو دەریاوە بۆی دەرچوون ڕۆیشتن بردیان دەریان کرد لەوێنانەوە باس لە چالاکی ئەوەی هێزی حیزب الله ئەوەی فەرماندەکەی هێزی دەریایی حیزب الله ئەمە چالاکێکی گەورە بوو کردیان زۆر گەورە بوو زۆر یعنی ئەمە تۆ بڵێ بە حاڵە ئیسرائیل گەیشتە مستەوای ڕووس و ئەمریکا لە ناو دەریاوە کە بۆی ڕۆیشتن تاکو بڵی ئۆکسسیژینی بچووک بەکاردێنن لە بن دەریاوە ینی چۆن ئەڵی تۆ ڵەفادە بەشەریە بۆقی بەشەرکە لە بن ئەو مەلاکەن و دەرەچن لە ناو دەریا شەڕکەن هەتاکو ئەو چەکانی پێیانە ها بۆ ئاگاداریت لە بناویش تەقەی پێەکرێتن شەڕی پێەکرێتن چەکی وایان پێ زۆر باشە لە ناو هێزە تایبەتەکانە هیندستان و پاکستان چی ڕۆڵێکیان هەیە هەندێجار ناوی ئەوانی شەیەنرێ بەڵام ڕەنگە هەندێجاریش وا بزانرێکام دوو وڵاتە لە ڕووی هێزی تایبەتەوە بەهێز نەبن بەڕاستی هێزی تایبەتی وڵاتانە لە چی ئاستێکایە ئەوانیش ئاستیان بەرزە هێزی تایبەتی هندستان لە 1970 وابزانم لەو کاتە بوو دامەزرا لەگەڵ پاکستانە هەم دوو وڵاتە دوژمنی سەرەکی یەکن ئەبێ هێزی تایبەتیان هەبێت تایبەتی ئەگەر تۆ سیر بکەی کشمیر کە کێشەی نێوان هەردوو لە ئەم دوو وڵاتەیە هەر شتێ ڕووبدا لەو ناوچەیە بێ بە هێزی تایبەت بپەڕێتەوە جێبەجێ بکە دوایەوە لوتکەی شاخیان زۆرە شاخاویە ئەو شاخانە بە هێزی پیادە و ئەوانە چارەسەر ناکرێت ئەگەر هێزی تایبەت نەبێتن جا خۆی ڕاستی ئەمانیش لە تۆپدەی دنیان هێزەکانیان هندستان و پاکستان بەڵێ تاکو لێرەمە MP5 بەکاردێنێتن ئەڵمانی چەکی ئەڵمانی نا MP5 نییە بۆ بورە من عکسەی بینم M4 بەکاردێنن بەڵێ چەکەکانیشیان وەک جەنابەت ئاماژت پێکرد بچووکە ینی حەجمیان ئەبێ بچووک بێ بێ خۆناغی پێوە بێت ینی بچووک بێتەوە نابێت چەکیان گەورە بێتن نەخێر باش بابینە سەر عێراقیش هێزی تایبەتی هەبوو ئەوەی کە لەسەر زاری خەڵک یعنی زۆر بەربڵاو بۆ قووە خاسە و جەناب تەزانی ینی کوردیش مێژوویەکی ناخۆشیە لەگەڵ تەعاملی قووە خاسە لەگەڵ پێشبەرگە لە ناو هەرێمی کوردستانە قووە خاسەی یان هێزی تایبەتی عێراق لە چی ئاستێکا بوو ئەگەر باسی وڵاتانی عارەبی بکەی تەمان هێزی عێراق وات خاسەی لە مستەوای لە توانای ئیسرائیل و ئەوانەیان نییە هەرە و کاتەش ئەگەر بێ بە پلەی یەکەم لە ناو عارەبە مەسر دێ ساعقەی مەسری دێتن هەرچەندی ئەوانی شەڵەیان زۆر کردبوو ینی ئەگەر بگەڕین بخێنینەوە مەسەلەن مەتار فڕۆکەخانەی لۆکا لە ماڵتا چی ڕوویداوە فڕۆکەخانەی لارنەکە کاتێک کە منەزەمەی ئەبوو نیزاڵ هەردووکی منەزەمەی ئەبوو نیزاڵ فڕۆکەکانی ڕفاند بڵێن قواخاسەی مەسر کە لە لارنەکە دابازی بە قوبرسی نەوت بووی هێرشەکەمە سەر فڕۆکەکەم کە ڕفێنراوە لەلایەن ئەبوو نیزاڵەوە خۆیان و قوبرسیەکان لە یەکیاندا 15 کەس کوژرا و 80 بریندار بوو ئەمەلیەتەکە فەشەلی هێنا لۆکاش هەروەها بگەڕێتەوە مەسەلەن بڵین هێزی تایبەتی جیهانەکان هەمویان هەڵاکەن مەسەلەن ئیسرائیل لە ئۆڵمپیادی میونخ کە منەزەمەی ئەیلولی ڕەش ئەیلول ئەسود ئەیلولی ڕەش کە یاریزانەکانی ئیسرائیلی ڕفاند لە ناو ئوتێلە
عینی لە مەتار لە فڕۆکەخانەکە چیلیات فڕۆکەوانە کوژرا و پۆلیسێکی ئەڵمانی کوژرا و 11 یاریزان مهم قوارخاسەی عێراق ینی بڵین هێزە تایبەتەکەی عێراق پێک هاتبوو بە سەرەکی لە پاسەوانی کۆماری هەیەیان بوو بڵین لیوای سیوسە پێشەکی لیوای سیویەکی شەبوو لیوای سیوسیەمانە جگەلەوە لیوای 65 لیوای 66 کە پێیانەوت سەیف کەڕار لەگەڵ لیوای 68 کە پێیانەوت سەقەر قوڕیش پێک هاتبوو لەمانە تاوان دژی کورد زۆر شەڕیان کرد زۆر ئەشکەنجە و هێنیشیاندا تایبەتی لە کاتی ئەنفال و ئەوانەیە لە جەنگی عێراق و ئێرانیش بەشداری زۆر شەڕیان کرد بەڕاستی ینی یەکەم شەڕکە ئەگەر بڵین کە چووە ناویەوە و شاری محەممەرە بوو کەوان بوو لە شەڕی ئێران عێراقا هێزی تایبەتی عێراقی ئێستا بۆ نمونە ئەگەر باز بکەین دەست پێ بکەین لە ناوچەی شەڕانش بین بەرە و شی لە دز و ئەو پەڕێنەوە مێرگە سوور و سیدەکان و ئەیتر لە شاخی ملە حوشتر تایبەتی شەڕە سەختەکانی لە چۆمان لە گردەمەند بوو گردمەندیل سەختترین شەڕی هێزی تایبەتی عێراق لە گردەمەند ساڵی 1970 بوو 86 1970 ئەو لوتکەیە جگە لە گردەمەند لە گۆدۆ شەڕی کردووە لە ڕایات لوتکەی ڕایات لە شاخی گردە گۆ لە قەندیلە لە بێتە قەڵاتزێ لەسەر بەردەقلی شێوەوە شەڕی کردووە لە جاسوسان لە مامەندا هەموو هێزی تایبەت بەشداری کردووە ئەنجا هێرۆ بەڵخە بۆلفات بپەڕێتەوە بەرەو ماوەتی تر کۆچار و ئەحمەد ڕوومی و وێلانە و بڕۆی بەرەو سەلامانە پەیوەندی بە لۆکەیشنی شەڕەکەەوە بۆ کە هێزی تایبەتی بۆ هێنراوە ئەمانە شاق بووە یان شاخاویە پەیوەندی بەوە هەبووە پەیوەندی بەوەیە بۆ نمونە ساڵی 1970 بە هەلیکۆپتەردا بەزینە سەری هەرچەندە زەرەرێ زۆر گەی پێی ینی هەلیکۆپتەر بە هێزی تایبەتەوە کەوتە خوارەوە 16 کەسی تیا بوو کەسیانە خوارەوە چۆن ئەمە ڕوویدا مەسەڵەن سیخۆی مێک قەسفی کرد بۆی ئێرانیەکان بچنە ناو سنگەرەوە ئەمانیش بە هەلیکۆپتەر هاتن نیشتنەوە شەڕەکە تێکەڵ بوو ئیتر مەی ساڵی 83 بوو ئەو شەڕە سەختە ئیتر بگەڕێتەوە تاکو هەرزەلە و شەمیران و چیای سوورێن تاکوەگەیت هەتاکو محەممەرە ینی خڕم شار قوات خاسە چوە ژوور یەکەم کەس شەڕی شەقام و کۆڵان و ناو بینایی کرد بەڵام زۆر هێزەکان وەکو سیوسە بڵین پاسەوانی کۆماری ریپۆبلگین گارد لە فاو تیای چوو ینی چونکە بە چیمیاباران لە هەردوو لایدا سەدام زۆر باشە یەک لە مەسەلەری پیاوکوژێکی وەکو بارقی حاجە هەندە لەم ساڵانەدا زۆر ناوی دەهات ئەو فەرپاندەی قۆخاسە بوو وایە هێزی تایبەت لە هەشتاکانان نەخێر فەرماندەی هێزی تایبەتی عێراق و کاتە لیوا ڕوکن خوات خاسەهین بوو کامل ساجد بوو ئەیکەی ئەو سەرپەرشتی دەکرد ئەو دوای جەنگی عێراق و ئێران لە کوێت بووە سەرپەرشتی هێزی تایبەتی عێراق قوات خاسەی عێراق تایبەتی لە کوێتە بەڵام بڵین لە کاتی جەنگی عێراق و ئێرانان نەخێر ئەو کاتە ماوەیە زۆر ئامر لیوای 66 سەقەر قوڕیش عەبوو بوورە سەیف کەڕار ئامر لیوای 66 قوات خاسە بوو ئەو کاتە نەک فەرماندەی چونکە ئەو کاتە بوو بوورە پلەی تازە بوو لە 85 بووە عەمید ڕوکن بەڵام کامل ساجد ئەو کاتە لیوا ڕوکن بوو دوای ئەوەی کە بووە پلەی لیوا ڕوکن لە شەڕی کوێت ئەنجا بووە فەرماندەی هێزی تایبەتی هەموو عێراق بارق شەڕی وەکو باسم کردووە کۆنیش بارق لە لوبنانی شەڕی کردووە لە لوبنانی بەڵێ لە 75 لە لوبنان بوو ئەو کاتەی کە بڵێن ملازم بوو ملازمەوەل بوو لە شەڕی ناوخۆی لوبنان عێراق هێزە تایبەتەکەی خۆی نردووە لوبنان بۆ پیشگیریان دژی بڵین حافظ الأسد ئەو کاتە باش ناوێکی ئەو کاتە شیعە سونە هەبوو لە شەڕەیە بەڵێ مەسیحی و شیعە و سونەوەوانە ناوێکی تر کە نازانم بەچێتە زمنی هێزی تایبەتی عێراقیەوە کە ئەویش مەسەلەن پێی ئاشنا بووین فیدای سەدام ئەوە لە زمنی هێزی تایبەتی عێراقیا بوو نەخێر فیدای سەدام زمنی هێزێکی تایبەت هێزێکی تایبەت بوو سەر بە عودەی و ئەوان بوو پەیوەندی بە سوپاوە نەبوو
پەیوەندی بە سوپاوانە لا نەخێر پەیوەندی بە سوپاوە نەبوو هێزی تایبەت وەکو بە جەنابتمت ئەو لیوایە نەبوو سەرەکی لە دوو شۆنیش پێکات بوو یەکی لە معسکەر خالد لە کەرکووک بوون دووەمیش لە ڕەشید مەدرسە القوات الخاصە لێوێنانەوە ئەو دوو شۆنە بوو زۆر باشە چیرۆکێکەیە یانیڵێن سەربازانی هێزە تایبەتەکان و کاتەی عێراق لە ناو بەفردا بەشی سەرەوەی جلەکانیان لا دەبرد ینی خۆیان ڕوتە کردەوە ئەمە پەیوەندی بەچیوە بووە ئەو شەڕە لە شەمیران لێنانە ئەو کاتە کە بڵین هێزی تایبەت ئەویست لوتکەکە بگەڕێنێتەوە لە دەست ئێران بەفر بوو زستان بوو تەمێکی زۆر بوو چاوچاوی نبینی تەمەکەوای لێ هاتبوو هیچت نبینی مەترێکت نبینی لەبەرەوە فەرماندەکە ئەم فەرمانی دا بە هێزەکەی خۆی وتی پێیان جلوبەرکتان داکەنن هەتا کوفانی لەشدا بکەنن ینی ڕوت بنەوە تەنها پانتڕون و ئیتر پۆستال کلاشنکۆفەکە بە یەک مەخزەنەوە حربە ڕاکێشن سەرکەون ئێرانیش تەمە یەکتری نبینن و کاتەش تکنۆلۆژیانە نەبوو ئێستا وەکو دوربینی تۆ تەم ببینیتن ئیترکە سەرکەوتن فەرمانەکەی ئەوە بوو بۆ ئەمانە ئەگەر هاتوو ئەوەی بەرامبەرت کەوتیتە بەریەشێ نەتبینی و جانی دی ئەگەر جلوبەرگی لە بەرا بواە ئەوە دوژمنە بە حربەکە لیدا ئەگەر برادر بواە مەسەڵەن ڕوت وایە ئەوەی خۆتە پاڵینێ لە یەکتری نەدەی بەو شێوازە لوتکەکەیانگرت ئەوە تاکتیکی فەرماندەکە خۆیەتی ینی ئەو بڕیاری داوە کابێ دەست بەجێ بزانێت چیە کاتن لەوێنانە تەمان جگەلەوە ئەفسەری زیرەکیان تیا بوو ینی ئەفسەری هەبوو ڕائد بوو سەدام لازم نازام ساڵی چەند بوو بەڕاستی لە بەڵخە هەتاکو پێشەوەی سەکەوێ بۆ لوتکەکە نامەیەکی بۆ سەدام حوسێن نردبوو چاوت لەسەر ماڵم بێ چونکە منە ڕۆم ناگەڕێمەوە هۆ فعلەن کوژراش لێوێنانە ئەو لە شەڕە سەختانە هەمووی ئەمانەیان کرد زۆر باش باسی ئەم هەموو هێزە تایبەتت کرد لە جیهانە من حەزەکەم ڕای تۆ بزانم لەوەی کە تایبەتی ترین هێزی تایبەت چییە کێن هیچی وڵاتێکە و بۆ رووسیا ئەلفایان لەگەڵ نەیڤی سێلسی ئەمریکا ئەو دوانە بۆچی ئەوانەوە یەک نهێنیەکی زۆر سیر هەیە لە دەوروبەریانە کەس نازانێ دوایە ئەو چالاکانەی کە کردویانە ماسەلەم بۆ نمونە ئەگەر کۆن بگەڕێیتەوە ئۆرتێگا سەرۆکی پەنەما چۆن هێنایەن تۆ وڵاتێکە هەشتا کەس بنێریت دا بە بەزنە ناو وڵاتەکە بچنە کۆمارەوە تۆ کوشکی کۆماری ئەو وڵاتە سەرۆکەکە بگری و دەریکەی و بیبیتەوە بۆ ئەمریکا ئەخەوە شتێکی بە ئەگەر بگەڕێتەوە ینی ئەمانە توانایان سەیرە ئیمکانیاتیان چەکیان تکنۆلۆژیایان زیرەکیان جوولانەوەیان حرەکەتیان سەختە بتانی ئەمانە ڕابگری ئەم هێزانە ئەو مشقی کە بینیویانە تۆ ئەوانت بەلاوە زۆر لەوانە باشتری بەریتانی باشە ناڵێن باش نییە هێزی بەریتانی باشە بەڵام لە مستەوای ئەمانەیان نییە لە تۆپانەوانە باشە ئەندامێکی هێزی تایبەت بەرامبەرە بە چەندێک لە سەربازی تر سەربازی سوپا چۆن حسابی بۆ کرێەوە ئێستاکە بووە نمونە ئەگەر بگەڕێتەوە شەڕی هێزی تایبەتی ئەمریکا لە زۆر شەڕە بگەڕێەوە بۆ ڤێتنام مەسەلەن کە بەکاریانێنە بەرامبەر بە 1000 ڤێتنامی ئەوانی کە شەڕیانە کرد 64 کەس بوون 1000 بەرامبەر بە 64 کەس جاس نەیانتوانی ئەو 64 کەسە بشکێننەوە فتۆ بزانە ئیتر ئەمانە مستەوایان چەندێکە مەسەلەن بابەتی هەواڵگریت باس کرد دیسانەوە لە ڕووی هەواڵگریشەوە ئاوا نابەرامبەرە مەسەلەن ئەمان تەواو پەیوەست بە هەواڵگریەوە وایە باڵێ توەسە هێزی تایبەت لە هەموو شەڕێکە هەواڵگری ئەساسە یعنی کە زانیاری تەبێت دەربارەی دوژمن چەکەکەی چییە چیەکە لە کوێیە لە هەمان کاتە تۆ بزانە هێزی تایبەت کە ئەجوولێتەوە لە ئاسمان ئەدبینێت فڕۆکە هەیە لە ئاسمان ئەدبینێتن ئەگەری سی خوڕی بێ وەکو MQ9 ئەگەر ئەم جۆرە بێتن یان 330 هەرکلیس ئەو فڕۆکەیە کاکەوێتە شەرت شتێ سەیرە زۆر مەترسیدارە چۆن تۆ ئەجوولێتەوە لە ئاسمان تۆ ئەبینن دوژمنی شەبینن
لە چۆ پێت دێ پێتەڵێ خۆت بشارەوە مەکەوە شەڕ وازی لێبێنە چونکە ئەمە ئامانجێکی هەیە یان لێرەوە هات بکەوە شەڕ ئەو فڕۆکەیە یارمەتی تێداتن ینی معلوماتی استخباراتیان هەواڵگریان زۆر بەخوتە و تاقیبکردنیان لەبەرەوە سەختە تۆ دەرەقەت یەکێ بێ کە تۆ ئەبینیە پێشەوەی تۆ بیبینیت. باش زگە لە تاکتیکە هەواڵگریەکە چی تاکتیکێکی تر هەیە کە لە شەڕا هێزە تایبەتەکان بە کەمترین زیان لی دەرچن؟ یەک ئەوان پیگیری یەکتری زۆر سەی دەکەن لە شەڕە ئەزانن چیەکەن هەر بەدەستیش حرەکەت و ئیشارەتە دەن دەنگ دەرناکەن هەرچەند ئێستاکە ینی بڵین هە لە زمانی خۆشیەوە جیهاز لاسیرکی هەیە ئەلێری قوڕگت دایەنیت تەنها دەمت بجوولێنیتەوە خۆی بەو گوریسانەی ناو قوڕگ حیباب سەوتی ئەبێتە دەنگ ئەوەی بەرامبەرت وەریەگرێتن زیانە زۆر کەمە بێتن لەبەر ئەوەی ئازانن چۆن شەڕ بکەن چۆن پشگیری لە یەکتری بکەن. بابەتی و پشگیرە کاکسەلام لە فلیمەکانە زۆر ئەیبینی مەسەلەن کە هێزێکی تایبەت لە فیلمەکە بەشداری شەڕێکەکە زۆر پشت بە یەک دەبەستن و زۆر یعنی گیانی هاوڕێتی و هاوکاری لەگەڵ ئەندامانی تیمەکەیە کە ڕۆشنەتەوەی هەیە مەسەلەنێکیان بریندارە بە جێی نایڵێ یەکیکانە کوژێ جێی نایڵێ زۆر سەیرەیانی ئەوە هەر بەڕاستی لە هێزە تایبەتەکان وایە بەڕاستی وایە بڵێ بەجێ نایڵێ ئەبێ هەڵی بگرێتن هەریەکوا مەشق دراوە کە بەجێ نێهێڵی نابێت زانیاری دەربارەی ئەو کەسە ببێتن تۆ دووری شەرمەڕوە هەر قەدی من پێشمەگەی کۆنی خۆمان دیێرینەکان ئەو قارەمانانە برینداریانە بوو شەهیدیانە بوو مەیتیان بەجێ ناهێشت بە هیچ جۆرێ هەڵیانە گرتەوە هێزی تایبەتیش ئەو هەیە نابێ مەیت بریندار لە دوای خۆت بەجێ هێڵیتن ئەبێ بیهێنیتەوە. باشە دەڵێن یەک ئۆپەراسیۆنی هێزی تایبەت ڕەنگە مەساری شەڕێک بگۆڕێت ئەوەش وایە؟ بەڵێ وایە یعنی سەخۆی ئەمریکا ئەڵێ هێزی دلتام کە ئەجوولێنمەوە بۆ ناوچەیەک بکەوێتە شەڕ وا بزانە ئۆتۆمیەکی تەکتیکی لەوێ تەقیەوە بۆمبی ئۆتۆمیم تەقاندوەتەوە ینی ئەو هێزم کەچێتەوە وا بزانە بۆمبی ئۆتۆمی تەکتیکی نەوەک استراتیژی تەکتیکی لە ناوچەیە تەقیوە و ناوچەیە لە ناودا هەمووی بەڵێ ئەوە ئەی لە سەردەبی ئەمڕۆ جەناب دەزانی لە بەرنمەکانی پێشوویش ینی هەندێک مقارنەمان کردووە لەسەرەوەی کە درۆن و تەکنەلۆژیا هیچ کاری کردوتە سەر کاری ئەم هێزە تایبەتانە جوڵەی ئەم هێزە تایبەتانە نەخێر چونکە ئەوانیش درۆن و ئەو جۆرە شتانە بەکاردێنن و هەموو تکنۆلۆژیایەکیان پێ دژی ئەو درۆنانە تۆ هێزی تایبەت مەسەڵەن تۆ چەکێکە دروستەکەی ئەم چەکە نرخی زۆر گرانە تۆ ناتوانێت بیدەی بە سوپا ینی خەرجیەکی خەیاڵی هەیە بەڵام هێزی تایبەت نەخێر بۆی تەرخانەکەیت ئەی دەیتێ ینی ئەمانە هەتاکو بزانە لە بڵین دوربینی گەرمە حراری کە لە ئاسمان دتبینێ شەوان جانت ئەمان بەعزە شتێ بەکاردێنن کە ئیدەنە بان خۆیان ناتوانانی بیان بینیتن بزرە بن کەواتە تەکنۆلۆژیا کاری نەکردوتە سەر نەخێر خۆیان ڕایەناوە لەگەڵ ڕایەناوە هەرچەندێک تەکنۆلۆژیا گۆڕێ ئەوانیش مەشقیان لەگەڵی ئاگۆڕێتن و ڕادێن لەگەڵیە بەڵێ باش وەک دوا پرسیار هەرچەندە ئەمانە ئەوەندە ئامادە بنەم هێزە تایبەتانە بۆ شەڕ ینی بەڵام مەترسیەر لە سەرگیانیان هەیە 100% مەترسی هەیە لە سەرجانیان ینی تۆ کە ئەچی بۆ شوێنێ بۆ شەڕێ ئەمانە کە ئەڕۆن ڕنگ بێت شتێ ڕوو بدە لە حیسابیانە نەبێتن هێزێتر هاتە ئەو ناوە کە تۆ ئاگات لێ نییە هات لەو کاتەیە ئەکەویتە شەڕ بەڵێ زەرت پێگا وەکو بەجانابتم وتیانی ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەنتیبە ئەفیوبیا ئەو فڕۆکەیە لە مەتاری ئەنتیبە سێری زەرەری ئەمانەکە ئەگەڕێتەوە بۆ لارنەکە 15 هێزی تایبەتی مەسری لەوێ کوژرا ئەمانە کە مەشقە من پێتم وت لە ناو عارەبا مەسر دەرەجەیەکە هەر مەسریش عێراقی فێرە کرد هێزی تایبەت بۆ ئاگاداری مامۆستای هێزی تایبەتی مەسر عێراقی فێرە کرد زۆریان هەبوون وڵاتانی تریشە بوو بەڵام مەسریەکان بە زۆری لەوێ 15یان لێ کوژرا لە لۆکە هەروەها لە زۆر شوێن یانیەوە بڵێ مەترسی نەبێ لە سەر ژیانانە نەخێر شەڕەوە نازانێتن زۆر باشە من هیچی وام نەماوە هەرچەندە باسەکە وەندە قوڵە باسی هێزی تایبەت ڕەنگە بە چەندین بەرنامە بەڵام هەوڵە دەین
لە ئاڵلقەکانی داهاتووە هەر باسی هێزی تایبەت بکەین و مهمەکانی هێزی تایبەت بکەین. منی چیوام نەماوەگە تۆ شتێکمان بکات. سپاس دەکەم. سپاس بۆ قیت سەلام ئەسعەد ڕاشکاری 964 بە کاروباری سەربازی. سپاس بۆ بینەری ئێوەش لە ئاڵلقەی داهاتوو دەگەڕێمەوە وڵاتە.